بارینی بەفرێکی زۆر و مانەوەی لە چیای حەسەنبەگ لە قەزای سۆران سەرنجی هاوڵاتیانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە نێو بەفردا گەشتیان بۆ ئێرە کردووە. ئەم ئۆتۆمبیلانە ئەیان هەوێت سەر بکەون و خۆیان بگەێن نالووتکەی چیای حەسەنبەگ، بەڵام پاک نەکردنەوەی ڕێگاکە و خراپی ڕێگرە لە سەرکەوتنی ئۆتۆمبیلەکان. گەشتیاران داواکارن حکوومەت گرنگی بە ڕێگاوبانی ناوچە کوێستانیەکان بدات بۆ ئەوەی هاوڵاتیان گەشتێکی سەلامەت ئەنجام بدەن. بەخێرهاتنی کەناڵی پەیام دەکەم بۆ چیای حەسەنبەگ. چیای حەسەنبەگ شوێنێکی گەشتیاریە بە زستانان خەڵک سەردان دەکەن، بلێ زۆربەی وەرزەکان خەڵک سەردان دەکەن، بەڵام بە تایبەتی بە زستانان بەهۆی کەشەوە خۆشەکەی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە گرنگی بەم شوێنە گەشتیارانە بدرێت لە هەرێمی کوردستان و خزمەت بکرێت بۆەوەی بتوانین خزمەتی هاوڵاتیان بکرێت. وڵا لێرە کەمێک ڕێگاوبان تۆزێ خراپە بەهۆی زۆری بەفربارینەوە کە ئەمەش مەترسی ینی ڕووداوی هاتوچۆی هەیە، بۆیە داواکارم کە ڕێگاکان پاک بکرێنە. وڵی پێم باش نییە ینی بکرێت شوێنەکە بکرێت بە پارە، چونکە لەوانەیە خەڵکێکی زۆر هەبێ کە لانی مادی باش نەبێت. ئیتر بڵێ ئەم ساڵ بۆ خۆتان نەزانن کە جەوەکەی زۆر سارد نییە. ئیتر خەڵک ئەگەر بێ مەسەلەن بۆ گۆشت گوزار بێ بۆ بەفربینیان مەسەلەن لەگەڵ خێزانێکیان لەگەڵ ڕفیقەکانی گەشتێکی خۆش بەسەر بەرن ئەبێ تۆزێ بێنە ئەم جەیانە. گەشت و گوزار لە ڕووی ئابوووریەوە هۆکارێکە بۆ بەرەو پێشبردننی داهاتی وڵات، بەڵام لە هەرێمی کوردستان نەتوانراوە سوود لەو بوارە وەربگیرێت و زۆر جاریش پرۆژەی گەورەی گەشتیاری سەرەڕای ئەوەی سوودی بۆ داهاتی گشتی نەبووە بەهۆی گرانی لە نرخ بۆتە ڕێگریەکیش لە هاوڵاتیان بۆ گەشتکردن بۆ ئەو ناوچانە. ئەوەی کە لێرە گرفتە ئەوەیە کە حکوومەت پلانی وردی نییە بۆ کردی گەشتیاری. کردی گەشتیاری بەڕاستی ئەبێ زۆر بەورد ئیشی لێ بکەیت و زۆر بەوردیش پارە پیا بکەیت و لە هەمان کاتشە بە شێوەیەکی شەفاف هەموو پارەکەم لە کۆتایەکەی بچێتەوە ناو بجە و لە هەمان کاتشە ئەو لە نێوان کردی تایبەت و کردە میرێکەیان حکوومەت دێت لەم چوارچێوە چی ئەکات، یعنی حکوومەت لەم یاریکردنیان چییە؟ ئایا گرفتەکە لێرە ئەوەیە لە کردی تایبەتش لە کردی تایبەت هەر حکوومەت بەڕێوەیە بە هەر کارمەندەکانی حکوومەتن یاخود کۆمەڵە کەسێکی دیاریکراوی بازرگانی زۆر گەورن و بۆتە گرفتێک بۆ ئەوی کە کردی گەشتیاری لە وڵاتە هەتا دێ بەرە و پێش ئەڕوا خەڵک ڕووی تێکە، بەڵام لە کۆتایەکەی داهاتەکەی چەندێکە و بۆچێ و چۆن نییە ئەمە هەموو قسە هەڵەگرێت. چیای حەسەنبەگ دەکەوێتە دووری 22 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی سۆران، 2533 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ساڵانە لە وەرزی پاییز تاوەکو بەهار بەفری تیا دەمێنێتەوە و هاوڵاتیان بۆ گەشت و سەیران سەردانی ئەو ناوچەیە دەکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، چیای حەسەنبەگ لە قەزای سۆران.